دڵشی بێ دەمانە تایکایت. من وەکو فەرماندەرێک لە ساڵی 2003 کە دامەزراوم لە 5/10/2003 دەست بەکار بووم و باشەرم کردووەوە لە ساڵی 2004ەوە بە مستەمەڕی کە ئیشی یەکەی حسابی مۆنیمێنتی هەڵەبجەم گرتوێتە دەست. لەو بوارەیە سپاس بەخوای گەورە بە سەرکەوتووی کارەکانم بەڕێ بردووە لەگەڵ هاوکاری خەزێنەیەکی سلێمانی بەڕێز ئاسۆخان کە هاوکارێکی دەرەجە یەکەم بوو لە ئیشەکانە بۆ سەرکەوتنی ئیشەکەم، چونکە ڕاستیەکەی لە دابڕابووم هەم لە بواری خوێندن و هەم لە بواری ئەوەی کە ئیش بکەم بە حکمی کیمیابارانی هەڵەبجەکە دەستم لە کار هەڵگرت و ڕۆشتمە ئێران. بەڵام خۆشبەختانە کە دامەزرام ئەم ئیشەم گرتوێتە دەست و لە 2004ەوە بە تا ئێستا بە بەردەوامی کاری حساباتەکەم. سپاس بۆ خوای گەورە کێشە و گرفتێکی وانە هاتوێتە ڕێم لە بواری ئیشەکەمە. ئیشەکەشم بە سەرکەوتوانە تێپەڕاندووە و بە هاوکاری ئەو فەرمانبەرانی کە لەگەڵمان سپاسی یەک بەیەکیانەکەم هی بەڕێوبەرەکانم بە هەمان شێوە هاوکارن لە جێبەجێکردنی ئیشەکانە. لە بواری ئیشکردنیشا بە نسبەت ئیش و کارەوە بۆ نەکەر حسابات هەر ئیشێکی کەش بێت لە ناو فەرمانگەکانە، من لە ڕوانگەی خۆمە ئەڵێم ئیش زۆر باشترە بۆ ژنان، زۆرتر بەڕێوە ئەچێ، ژنان زیاتر ئیحتیمام ئەیەن بەو کارێک کە پێیان ئەسپێرێت سەرکەوتون لە ئیشەکانیانە. هەڵەبجە ئەو کەسانەی کە خوێندنیان لە دەست دەرچوو، من یەکێکم لەو کەسانەی کە بەداخەوە بەهۆی کیمیابارانی هەڵەبجە تەلەبەی قۆناغی دووەمی خانەی مامۆستایانی سلێمانی بووم، بەڵام بە حکمی ئەوەی خانەوادەکەم لە کیمیابارانەکە ئاوارە بوون و ڕویان کردە ئێران و کە ساحێبی 22 شەهیدین نەگەڕامەوە سەر خوێندن، بڕوانامە نەبووەتە ڕێگر لە ئیشەکەم. ئێستا من وەکو بڕوانامەی خۆم بە قۆناغی سێمی ناوەندیەوە دامەزراوم، هیچ ڕێگریەک نەبووە لە کارەکەمەوە تا ئێستاش شارەزایەکی باش و تەواوم بەدەست هێناوە.